سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ئاسۆیی بەرابەری لا بەرنامەی ئەم هەفتەمان و توێژێکمان دەبێت لەگەڵ دکتور فایق عەبدوڵڵاهی مامۆستای زانکۆ و لێکۆڵەر کە لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیە سەبارەت بە قەتڵە ناموسیەکان بابەتێکی کورتمان هەیە دوای بابەتەکە دەگەڕێینەوە بۆلاتان بۆ وتوێژەکە لەگەڵمان بن. قەتڵی ناموسی توندوتیژی ئاین دەوڵەت و پیا و سالاریە لە دژی ژنان. جنایەتە ناموسیەکان جۆرێکن لە توندوتیژی لە دژی ژنان کە هیچ سنوور و جێگە و ڕێگەیەک ناناسێت. بەپێی ئاماری سندوقی دانیشتوانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ساڵانە نزیکەی 5,000 ژن بەهۆی قەتڵی ناموسیەوە دەکوژرێن. ئەوە لە حاڵێکدایە کە زۆربەی گروپەکانی چالاکانی بواری مافی ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم قەتڵانە بەلانی کەم 20,000 لە ساڵدا مەزەندە دەکەن. جەنایەت یان قەتڵی ناموسی بە توندوتیژی و زۆرتر کوشتنی ژنانی بنەماڵە بەدەستی پیاوەکانی خزم و کەسی خۆیان دەوترێت. ئەم ژنانە بە تاوانی پەڵەدارکردنی شەرافەتی بنەماڵەی خۆیان سزا دەدرێن. ئەم بابەتە خاڵی جۆرا و جۆر وەکو خۆپاراستن لە بەشودانی زۆرەملی، بوونە قوربانی دەستڕێژیەکی جنسی، وەرگرتنی تەلاق تەنانەت لە کەسێکی ناشیا و واتە زێنا یان پەیوەندی جنسی لەگەڵ کەسێک کە هاوسەری نییە و زۆر شتی تر لەخۆ دەگرێت. بۆ ئەوەی کە کەسێک ببێتە قوربانی جنایەتی ناموسی تەنها ئەوەی کە گومانی لێ بکرێت کە ئابڕووی بنەماڵی بردووە بەستە. ئەم جۆرە شک و گومانە تەنها سەرچاوەگرتووی هەست و تێگەشتنی پیاوانەیە تا ڕاستی و حەقیقەت. قەتڵ بە هۆکاری شەرەف لە سەردەمی شارستانیەتی ڕۆمیەکانەوە ڕەواجی هەبووە. ئەو جێگایی کە پیرترەکان یان گەورە پیاوانی عەشیرە مافی کوشتنی ژنێکی زێناکار یان کچێکی شوونەکردو کە پەیوەندی جنسی گرتووە هەبووە. کوشتنی ناموسی لە ئوروپای سەدەکانی ناوەڕاستیشدا بووە و ژنانی زێناکار لەگەڵ ئەو کەسەی کە پەیوەندیان بووە بە شێوازی بەردبارانکردن سزا دەدرا. لەژێر سێبەری زیاتر لە 42 ساڵ دەسەڵاتدارێتی نگریسی کۆماری ئیسلامی ئێراندا بەداخەوە ئەم ڕاستیە سابت کراوە کە کوشتنی ناموسی بەشێکی گیانەکراوەی توندوتیژی دەوڵەت، ئاین و پیا و سالاریە لە دژی ژنان. ناموس، شەرەف، حوجەب و حەیا، عیفەت، عیسمەت، ئابڕوو و پاکداوێنی تەنیا وشەیەکی سادە و ساکار نین، بەڵکو هەم باز لە دژایەتی ژن دەکەن و لە هەمان کاتدا باز لە سیستمێک دەکەن کە لە ڕوانگەی خۆیەوە شێوازی پەیوەندی جنسی و سێکسوالیتە پێک دێنێت و مانای دەکاتەوە و بەردەوام بەرهەمی دێنێتەوە. ڕژیمی ئێران خۆی پشتیوانی ئەو کەسانەیە کە قەتڵی ناموسی دەکەن. لە زۆربەی بەسەرهاتی کوشتنە ناموسیەکانی ئێراندا دەبیسترێت کە ژن وەکو کەسێک کە باری سەرەکی گوناحەکەی لاستۆیە بەگشتی لە دادگایەکی بنەماڵەیی و بێ هیچ تەشریفاتێکی ئاسایی محاکمە دەکرێت. تەنیا سزای مەرگ چاوەڕوانێتی. بەڵام پرسیار ئەوەیە بە فەرز ئەگەر دادگایەکیش پێکات ئایا یاسا پشتیوانیان لێدەکات؟ بە پێی مادەی 301 یاسای سزای ئیسلامی ئەگەر باوک یان باپیرەی لایەنی باوک ڕۆڵەکەیان تەنانەت بە ئەن قەستیش بکوژن قەساس ناکرێت، تەنها لە ئەگەری ئەوەی کە دادگا وای لێک بداتەوە کە سزادەدانی بکوژ لەوانەیە ببێتە هۆی زۆرتر هاندانی قاتڵ ویان تێکدانی نزمی گشتی دەکرێت بەپێی مادەی 612 هەر ئەو یاسایە بکوژەکە 3 تا 10 ساڵ زیندانی حکم بدرێت. لە مادەی 630 یاسای سزای ئیسلامیدا هاتووە کە هەر کاتێک پیاوێک ژنەکەی لە کاتی زەنا لەگەڵ کەسێکی بێگانە ببینێت و بزانێت کە ژنەکەش بۆ خۆی پێیخۆش بووە دەتوانێت هەر لەو حاڵەتەدا هەردووکیان بکوژێت و ئەگەری ژنەکە مەجبور بەو کارەکرابێت تەنیا دەتوانێت پیاوەکە بکوژێت. ئەم یاسانە لە ڕوانگەی زۆر یەک لە مافناسەکانەوە ئیجازەیەکن بۆ قەتڵی ناموسی. تەنانەت بڕێک جار ئەگەر باپیرە و برا بکوژ بن هەر لە ڕێگای ئەم یاسایەنەوە لە سزادان ڕزگاریان دەبێت. کۆمەڵە یاسایەک لەم جۆرە پیاوان نەوەکو هاوسەر و هاودەم بەڵکو وەکو خاوەنی ژنان پێناسە دەکەن و دیارە کەسێک کە خۆی بە خاوەن بزانێت ئیجازەی هەموو کردەوە و بڕیارێکشی پێدەدرێت، هەر بەم بۆنەوە خۆی بە خاوەن ماڵ و گیانی ژن ئەزانێت. ئەوەی کە ڕوون و ئاشکرایە و حکوومەتەکان کەڵکی لێوەردەگرن گەشتکردنەوەی ئاگری تەنور و پیرۆزانینی ڕاگرتن و کەرامەتی بنەماڵەیە.
چونکە دەوڵەتەکان یاسا دواکەوتووەکانی هەموو ئەو شتانی کە لەگەڵ ئاینی ئیسلام ناتەبان وەکو یاسا پەسەندیان کردوون و ئەندامانی بنەواڵە لەوانە باوک، برا، مرد، دایک و هیتر وەکو بەڕێوەبەرانی ئەم سزا نگریسانە بەبێ هیچ سەرێشە و بەرپرسیارەتیەک بۆ دەسەڵاتداران و دەوڵەتەکان بەکردەوە دەدرێت. هەوڵدان بۆ هەڵپێچان و لابردنی قەتڵی ناموسی ئەم کردەوە قێزەونە ئەرکێکی ئینسانیە و دەبێت ئەم دیاردە جنایەتکارانە و دژی ئینسانیە بە توندی مەحکوم بکرێت. ژن شەرەف و ناموسی هیچ کەس نییە، ژنیش وەکو پیا و مرۆڤێکی ئازادە. هاوڕێ فایقوێ ڕای بە خێراتن و زۆر سپاست دەکەین بۆەوەی کە بەشداری لەم بەرنامەیەتان قبول کرد و پێشەکی پێمان خۆش بوو کە خۆتان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بناسێنن. زۆر سپاس، منیش سڵاومەیە بۆ ئێوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بۆ بینەرانی ئێوە. من نام فایق عەبدوڵڵاهیە، لە شاری سەردەشت لەدایک بووم، گەورە بووم، لە لایەنگرانی کۆمەڵە بووم لە ناو شار. ئێستاش 24 ساڵە لە وڵاتی سوێدم. لێرە دەرسم خوێندەوە لە ڕشتەی علومی ئیجتیماعیدا. ئێستاش لە دانیشگای ستۆکۆلم هەم تحقیق دەکەم هەم تەدریس دەکەم. بەشێکی ئاساسی تحقیقاتی من لەسەر مەسەلەی خشونەتی ناموسی یا توندوتیژی ناموسیە. ئەوە کورتێک بێ بۆ ناساندنی من. سپاس. هاوڕێ فایق، ئێوە ناموس چۆن پێناسە دەکەن و مێژوەکەی بۆ کەی هەڵدەگەڕێتەوە؟ پرسیارێکی زۆر گونجا و بەجێیە. ناموس هەم وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی، هەم وەکو مەقولەیەک کۆنا، ڕیشەی تاریخی کۆنی هەیە، دەگەڕێتەوە بۆ تەمەدونەکانی ئەوەڵیە. ئەو ئاسارە تاریخی کە هەمانە لە دەستماندایە، ئەز جملە سەنگنوێشتەی دەورانی حەمورابی کە نزیکەی 1700 ساڵ پێش میلادی مەسیح حکوومەتی کردووە، نیشان دەدا کە ئەو دەم قانون هەبووە، سزا هەبووە بۆ مەخسەن بۆ سزادانی ژنان، کچان و ژنان، لەو مواردانەی کە لە عورفی جامعە لایەنداوە، لە ئەخلاق و قوانینی ئەو جامعە لایەنداوە. ئەوە شتێک نییە کە مەحدود بێ بە ئەو جامعەی کە حەمورابی حکمی تێدا دەکرد. ئەز جملە قانونە بوو بۆ مەسەلەی حجاب. لە دەورانی حەمورابیدا حجاب مختصی ژنانی ئەشراف بوو. ئەوانەی کە بەردە بوون، ئەو ژنانەی کە بەردە بوون، ئەو ژنانەی کە تەمفرۆش بوون، مەسەلەن ئیجازان نەبوو بە حجاب لەسەرکەن لە دەرەوەی ماڵ و لە خیابان و شەقام و کوچە و کۆڵان، بەڵکو پیاوانیش موازە بوون. ئەو ژنانەی کە بەردەن یا تەمفرۆشن ئەگە حجاب لەسەرکەن بیانگرن، بیان بەم بۆ دادگا. ئەگەر ئەو کاران نەکرد بە پیاوەکان بخۆیان سزا دەدران. دیارە ژن موازەف نەبوو ئەو کارە بکە لەو جامعەیەدا. دوایە بۆ مەسەلەی رابطی جنسی خارج لە ئەزدواجش قوانینی توندوتیژ هەبوو، مجازاتی توندوتیژ هەبوو بەرامبەر بە ژنان. ئەوەی کە دەیبینین لە تاریخدا، چ لە تەمەدونی مسردا بێت، چ لە تەمەدونەکانی بینالنەهریندا بێت، چ لە تەمەدونی ڕۆمی باستاندا بێ، ئەوەیە کە ژن مەوردی تەبعیض قەراری گرتووە لە بەرابەر قانوندا. بەوە شتێک نییە کە تەنها ڕەبتی بێ بە تەمەدونە کۆنەکان، بەڵکو لە لای فەلاسفەی یۆنانیش، ئەز جملە لە لای ئەفلاتۆن، مەسەلەی ناموس مەخسووسەن مەسەلەی بەکارەت دەور و نەخشی هەیە و ئەساسی فەرهەنگی ناموسی، فەرهەنگی شەرەفخواز دەگەڕێتەوە بۆ دوو نۆع ئیدئال. یەکیان بەکارەتی کچی مجەڕەدە، ئەوەی دیکەشیان ئەوەی کە پێی دەڵێن عەفەت و نەجابەتی ژنی متاهلە. ئەو دوانە، ئەو دوو ئیدئالانە دەتوانین وەکو دوو کۆڵەکە یا دوو ستوونی فەرهەنگی ناموسی نان لێ ببین کە بۆ ڕاگرتنی ئەو ئیدئالانە بەکارەتی کچی مجەڕەد و عەفەتی ژنی متاهل ئەنواعی مەکانیزم بەکار هێنراوە لە تولی تاریخدا بۆ ڕاگرتنی ئەو دوو ئیدئالانە. ئەز جملە خەتنەی کچان، کچێک کە ئەزدواجی نەکردووە، حتا خەتنەی ئەو ژنانەی کە ئەزدواجیشیان کردووە یا مێردەکانیان لەدەستداوە بە قەولی معروف بوون بە بێوەژن یا ئەوەی کە جودا بوونەوە. ئەوانش لە هەندێک وڵاتی
ئافریقای مەخصووسم بازم خەتەنان دەکەن خەتەنەش بە چ نەوەیە کە داندرونەوە بۆی نتوانن ڕابطی جنسی خارج لە ئەزدواجیان نەبێت ئەمرن خەتەنەیەکێک لەو میکانیسمانەیە بۆ ڕاگررتنی بکارەت و ڕاگررتنی ئەفەتی ژنانی متاهل بێجگەلەوە مەسلەی سنەتی ئەزدواجی منداڵان هەیە بازم بۆ ڕاگررتنی بکارەت و ئەفەت ئەزدواجی ئجباری ئەزدواجی فامیلی مەسلەی هەڵاوردنی جنسی هەیە ئەوەی کە معمولاً لەلای خۆمان پێ دەڵێن تەفکیکی جنسی ئەویش بۆیە کە ئجازە نەدەن کە کوڕ و کچ ژن و پیا تێکەڵاو بن ڕابطی عاشقانە دروست بێ ڕابطی جنسی دروست بێ لە بینیاندا و میکانیزمێکی دیکەش کە ئیستفادە کراوە بۆ ڕاگررتنی ئەو دوو ئیدیالانە لە تووری تاریخدا مەسلەی دایک و بابەتیە کە دایک و بابەتی لە فەرەنگی ناموسیدا پاوانخوازە خنکێنەرە بۆ معنایە کە دایک و باوک یا خانەوادە دەست بەسەر فەردا دەگرن لە فەرەنگی ناموسیدا فەرد بە معنای غەربیەکەی هیچ معنایەکی ئەوتۆی نییە لە ئەو جامعەیدا ئەو جامعانەدا کە کەسرەتگەرە لەوێدا خانەوادە و دایک و باو و خوشک و برا و خزم و کەس و کار و ئاشنا و ڕۆشنا دەست بەسەر فەردا دەگرن کۆنتڕۆلی دەکەن چی ژیانێتی ئارزوەکانی ئومید و ئارزوەکانی تاعین دەکەن ڕۆژەکانی ژیانی تاعین دەکەن نیازەکانی تاعین دەکەن نەبەرینەوە میکانیزمانە کەڵکیان نێوەرگیراوە بۆ ڕاگررتنی ئەو دوو چەشنە لە ئیدال لە فەرەنگی ناموسیدا مەسەلەی بکارەت و ئەفەت ئەوەش لەلایەن مەزاهیبی گەورەوە مەخسەن مەزاهیبی ئیبراهیمیەوە وەرگیراون ئەو دوو نەوعی ئیداڵە ئەگەر سەیری تەورات و ئینجیل بکەین ئەگەر سەیری قورئان بکەین فەقەت سێ مەزاهیبی ئیبراهیمی دەبینین کە لە هەر سێکیاندا مەسەلەی پاکی جنسی ژن مەسەلەی ئەفەت مەسەلەی بکارەت دەور و نەخشی ئەساسیە تەواوی داستانی مەسەلەن عیسا و مەریەمی مقەدەس تاقدیسکردنی مەسەلەی بکارەتە لە قورئاندا وعدە و وعیدی چەندین حۆری باکرە و ئەوانە دەدرێ بە پیاوی مومن و مسلمان و ئەوانە حتا لە مەسەبی هیندویسمیشدا مەسەلەی بکارەت زۆر مهمە لە ڕێگەی ئەو مەزاهیبە گەورانەوە ئەو دوو نەوعە ئیدیاڵە پەرەیساندووە تەشەنەیساندووە بۆ زۆرێک لە شوێنەکانی دنیا ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە لە ئەوروپای ڕۆژاوە تغییراتی ئەساسی ڕوودەدا تغییراتێک کە منجەر دەبێت جامعەی ئەوروپایی غەربی لە مەسەلەی فەرهەنگی ناموسی بە معنای کۆنتڕۆڵی پیاوان بەسەر جەستە و بەسەر جنسیەت و ڕەفتاری ژندا لاوازتر و کەستر ببێتەوە تاوەی کە لە ئەوایلی قەرنی 20دا بە تاوی ئەو مەسەلە لەبین دەچێت کە برا جەستە و جنسیەتی خوشکی کۆنتڕۆڵ بکە باب جەستە و جنسیەتی کچەکەی کۆنتڕۆڵ بکە یا کوڕ جەستە و جنسیەتی دایکی کۆنتڕۆڵکە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو تەغییراتە ئەساسیانەی کە لە ئەو جامعانەدا ڕوویدا مەخسەن مەسەلەی ڕەنسانس نەخشی ئەساسیە بوو کە تەمەرکۆز لەسەر جەمعەوە لەسەر خانەوادە و قەبیلە و عەشیرەت و ئەوانەوە گوازرایەوە بۆ سەر فەرد ناموس و شەرەفی خانەوادە و عەشیرە و ئەوانە مهم نەبوو لە ڕەنسانس بەولاوە لە عەسری ڕەوشەنگەری قەرنی 17 بەولاوە تا ئێستا تەمەرکۆزی هەرچی زیاتر لە ئەوروپا دەگەڕێتەوە سەر فەرد و مەسەلەی ئەرزشی فەرد نەک شەرەف و ناموسی خانەوادە و عەشیرەت و ئەوان ئەوش بەستراوەتەوە بۆ مەسەلەی زهوری دەوڵەتە میلیەکان لە ئەوروپا کە وردە وردە بەرەبەرە ژێرپێی کلیسان خاڵی کرد ژێرپێ خاڵیکردنی کلیساش بەو معنایە بوو کە دەسەڵاتی کلیسا بەسەر ژیان و گوزەرانی ژناندا کز و لاواز بوو دوایش مەسەلەی سێکولاریزم دێ کە مەسەلەی سێکولاریزمیش بازم زەربەیەکی قورستریدا لە دەسەڵاتی مەسەب بەسەر کۆمەڵگەدا بەگشتی بە تایبەت بەسەر ژنان و گوزەرانی ژناندا چاو لە وڵاتە شمالیەکان بکەین شمالی ئەوروپا مەخسەن وڵاتانی وەکو سوێد و نۆروێژ و دانمارک و فینلاندەوانە بازم وەرگۆیەکی کە دەبینین ئەویش ئەوەیە کە مەسەلەی تاعون ئێستا کە باسی پەتای کۆرۆنا دەکەین ئەو کاتەش تاعون پەتایەک بوو کە داوێنی هەموو
ئەوروپای گرت منجر بە کاهشی جەمعیەتێکی زۆر بوو بە شێوەیەک کە هەندێک محققان کە خەتێک دەکێشن لە مۆسکۆوە تا شمالی غەربی ئیتالیا و مەسەلەی تاعون ئەو کاهشی جەمعیەتەکە تاعون موجب بوو ئەوروپایدا بەش کرد بە بەشی شەرقی و غەربی کە تەشکیلی خانەوادە تەرکیبی خانەوادە کولەن گۆڕا لە بەشی غەربیەکە بۆ معنیانە کە لە بەشی ئەوروپای غەربی باوجودیەوەی کە جەمعیەت کاهشی زۆر پیدا کرد بوو نیاز بە نیروی کار ئەفزایش پیدا کرد مەخسەن نیروی کاری ژنانیش لەبەرەوەی جەمعیەت ئەوەندە کەم بۆ خەڵک ئەوەندە بە تاعون مردبوو و منجر بوو کە ژنان لە شمالی ئەوروپا زوو بێنە دەرە خانەوادەکانیان بەجێ بەڵن واردی کاری کەشاوەرزی بن شان بەشانی پیاو کار بکەن پیاوی غەریبە لەوێ دەسەڵاتی خانەوادە بەسەر ژنەکاندا بەسەر جنسیەت و جسمی ئەواندا جستەی ئەواندا کەم و لاوەز بووە بێجگەلەوەش ئەو ژن و پیاوانەی کە جەوان بوون لە مەخسن لە زمینەی کەشاوەرزیدا کاریان دەکرد چاوەڕوانیان دەکرد کە تا پارچەیەک زەمین بتوانن بکڕن بتوانن خانەیەکی چوب دروستکەن سنێز دوا زۆر چۆسەرێ منتەزر بوون کە ئیمکاناتیان ببێ بۆی بتوان خانەوادە تەشکیل بن خانەوادەکانیشان معمولاً چوب بوون دوو منداڵ یا شتێکیوە کە زەربە پەزیر بوون بۆ مەسەلەی نەخۆشی بۆ مەسەلەی بێکاری بۆ مەسەلەی پیری هەر لێوە لەو کاتەوە ژن لە شمالی ئەوروپا نسبەتەن ئازادیەکی نسبیان بەدەستێنا و ڕەبتی مستەقیمیشی هەیە بە ئەستقلالی اقتصادی نسبی ئەوە لەبەرەوە لە شمالی ئەوروپا لە قەرنی 16 بەولاوە بەرەساسی تحقیقاتی مؤرخینی قڕونی وستا مەسەلەی قەتڵی ناموسی ڕووی نەداوە لاقل شواهدی تاریخی نییە لە شمالی ئەوروپا لە قەرنی 16 هەتا ئێستا بۆی کە بابێک بە بەهانەی ناموسی لەدەست چوو کچێکی کوشت بێ برایەک بە هەمان بەهانە خوشکێکی کوشت بێ یا کوڕێک دایکی کوشت بێ ئەوە شتێکێک ئێمە دەیبینین ڕێشەی تاریخیەکان کە لە مقایسەیەکی بین المللی و جەهانیدا ئەوروپای غەربی لە ئەسڵدا انحرافێکە لە ئۆلگویەکی جەهانی حتا لە ئەوروپای شەرقی لە جنوبی ئەوروپا وەکو کشوەرایی یونان و ئیسپانی بەشێک لە ئیسپانیا و بەشێک لە ئیتالیا بازم فەرەنگی ناموسی زیاتری پێچوو زیاتر مقاومەتی کرد بۆ لەبین چوون تا ئەوروپای مرکزی و تا شمالی ئەوروپا مەسەلەی کەش کە دەگەڕێتەوە بۆ دەور و نەخشی مەسەب ئەوەی کە ئێستا چاو لێ دەکەین زۆربەی زۆری ئەو خشونەتە ناموسی کە ئێستا ڕوودەدا لە دنیای ئەو معاسردا لە وڵاتانی ژێر دەسەڵاتی ئیسلام ڕوودا کە ئیسلام بەشێکە لە عرفی جامعە ئیسلام بەشێکە لە قانونی ئەساسی جامعە یا لە کشوەرهای ئەوروپایی و لە ئەمریکای شمالیوانش زۆربەی زۆری ئەو خشونەتەی کە ڕوودەدا دیارە فقط منحەسر نییە بە موسڵمانەکان لە بینی هیندوودا ڕوودەدا لە بینی هەندێک لە مەسیحیەکاندا ڕوودەدا حتا لە بینی کەسانێکدا کە ئاتەیستیشن هەر ئەو مەسەلەی ڕوودەدا خشونەتی ناموسی بەڵام ڕادەکەی ڕێژەکەی لە نێو موسڵمانەکاندا زیاترە ئەویش تا ڕادەیەک دەگەڕێتەوە بۆ ئەوە کە لە مقایسە لەگەڵ مەسیحیەتدا خاستگای مەسیحیەت وەکو باقی ئەو دوو مەذاهب ئیبراهیمیانی دیکە یەهودیەت و ئیسلام خاوەرمیانەیە بەڵام بە پێچەوانەی ئیسلام کە لە خاوەرمیانە زەهوری کرد و لە خاوەرمیانەش تەرویجی پیدا کرد مەسیحیەت لەوێ زەهوری کرد بەڵام لە شوێنێکە سەقامگیر بوو لە شوێنێک سەقامگیر بوو کە قوانینی مەسیحیەت ڕواجیان نەبوو قوانینی ژەرمانی ڕواجیان بوو حاکمن لە قوانینی ژەرمانیشدا ژن حەق و حقوقی لە قەدیمەوە زیاتر پێدراوە لەبەرین ئەو بێدەسەڵاتی و ئەو سەرکوتگەریە کە مەذاهبی ئیبراهیمیە جملە مەسیحیەت بەژنی تەحمیل دەکات نەیتوانی لەو شوێنانەی کە مەسیحیەت دوای سەقامگیر بوو بە تەواوی بەسەر ژنیدا تەحمیل بکات دەتوانین مقایسەیەک بکەین وەکو ئەو سەرکوتەی کە جمهوری ئیسلامی بە باقی ژنانی ئێرانی تەحمیل کرد بەڵام تا ئەندازەیەک نەیتوانی هەمان زەبر و زەنگ بەسەر ژن لە جامعەی کوردەواریدا تەحمیل بکات. هاوڕفایق مێژووی قەتڵی ناموسی بۆ کەی دەگەڕێتەوە؟ مێژووی قەتڵی ناموسیش گرێدراوە بەو تاریخی کە من باسم کرد مثلا لە دەورانی هەمورابیدا کە دەگەڕێتەوە بۆ ئەروەک شارم پێکرد 1700 ساڵ پێش میلادی مەسیح
ئەو ژنانەی کە خارج لە ئەزدواج ارتباطی جنسیان بۆ لەگەڵ پیاوێکە حکمی قەتڵیان بۆ سادر کراوە. بەڵام فەرقەکەی ئەوەیە کە لە هەندێک دەورەی تاریخیدا دەوڵەت بووە کە ئەو مجازاتی ئیجرا کردووە. چاو لە دەورەی معاصر دەکەین بە تایبەت لە وڵاتانی خاوەرمیانە و ئەوانە بەوجود دەوەی کە بەتۆج بۆی کە دەوڵەتەکان زەعیفن، زەعیف بەو معنانە کە دەوڵەتەکان سەرکوتگەر نین، بەو معنایە کە دەوڵەت لەسەر مەسەلەی ڕەفای اجتماعی، حەق و حقوقی مەدەنی و سیاسی و اجتماعی شاروەندەکان زۆر ناڕوە، بە تایبەتی مەسەلەی حقوقی خانەوادگی و ئەوانەشی ڕاستپاردەی نەهادە مەسەبیەکان و مزگەوت و مەلا و ئەوانە کردووە. لەوێ زۆر جار خانەوادە قەتڵی ناموسی دەکەن. بنابراین تاریخی قەتڵی ناموسیش بە ئەندازەی خودی مەسەلەی بەکارەت و عیفەتەوانە کۆنە مەسەلەی قەتڵی ناموسی، بەڵام چاو لە تاریخ دەکەین شێوەی جۆرا زۆر دەبینین. ئەو مواردانەی کە دەوڵەت لە ئەوروپا مجازاتی کردووە معمولا مجازاتی ئەعدام و قەتڵ و ئەوانە نەبووە، یا زیندانیکردن بووە، یا جەریمەکردن بووە، غەرامەت لێوەرگرتن بووە. لە کشوەری لە وڵاتی سوێد وەختێک کلیسا و دەوڵەت خەڵکیان مجازات کردووە، پیاوەکانیان زیندانی کردووە وەختێک پیا و ڕابەتی خارج لە ئەزدواجی بووە، وەختێک ژنێک کە خارج لە ئەزدواج حاملە بووە مەجبور بۆ جەریمە بدا و منداڵەکەشی لە شوێنی تایبەت بۆ پاراستنی منداڵی لە ئەسڵەوەی کە لە کوردەواری بە عبارەتێکی دواکەوتوانە پێی دەڵان زۆڵ، شوێنی تایبەت بۆ منداڵی زۆڵ بەجێبێڵە لە سەرپەرستی منداڵەکان لێوەرگرتەوە. ئەو نوعە قەتڵە نەبووە کە خانەوادە کچەکانیان مەخسوم کوژن. تاریخەکەی ئەگە وەڵامێکی کورت بدەمەوە، تاریخی قەتڵی ناموسیش بە ئەندازەی خودی مەسەلەی دیاردەی ناموس کۆنە. بەڵێ هاوڕێفایق، هۆکارەکانی قەتڵی ناموسی کامانن ئاسان بۆچی قەتڵی ناموسی ڕوو ئەدات؟ قەتڵی ناموسی دیارە یەکێک لە ئەفراتیترین شێوەکانی مجازاتی ئەو کەسانەیە معمولان ئەندامێکی ژنی خانەوادە. بۆ دلیلە ڕۆدا کە بۆ نمونە بە شێوەیە غەربی خۆی ئارایش کردووە، لباسی لەبەر کردووە، ملی نەداوە بە ئەزدواج لەگەڵ کەسێک کە خانەوادە بۆ تعیین کردووە، کەسێک کە خۆشی ناوێت، تەفاوەتی سنیان زۆرە، یاسن نایناسێ، شناختی لەسەر نییە، دەتوانێت منجەر بە قەتڵی ناموسی بێت. حاملەگی خارج لە ئەزدواج دەتوانێت منجەر بە قەتڵی ناموسی بێت. دەرخاستی تەلاق لە رابطەیەکدا کە پڕە لە خشونەت، پڕە لە بێ احترامی، بازم دەتوانێت منجەر بە قەتڵی ناموسی بێت. و تحقیقاتەیەکە لە تورکیە مەسەڵەن لەوێ نیشانەدا کە زۆرێک لەو قەتڵی ناموسیانەی کە لە تورکیە ڕوودەدا ڕەبتی مستەقیمیان هەیە بە مەسەلەی دەرخاستی تەلاقی ژنەکان. ئەو تحقیقاتێک کە ئەمن و هاوکارەکانم لە سوێد کردومانە لەسەر مواردی قەتڵی ناموسی لە بینی خارجیەکان لە سوێددا، چەند نمونە مەخسەن ژنی ئەفغانی کە لێرە دواوەی کە حتا ئیقامەتیشیان وەرنەگرتووە لە پرۆسەی پەناهندگی ئەوانەدا بوون، بەڵام جیابوونەوە لە مێردەکانیان کوژراون لەلایەن مێردەکانیانەوە فقط بە دەلیلی دەرخاستی تەلاقەوانە. قسەکردن لەگەڵ پیاوی غەریبە ئێستاش کە مەسەلەی ئینتەرنێت و مۆبایل و ئەو شتانە هەیە، SMS ناردن و پەیام ناردن و ئەوانە منجەر بە قەتڵی ناموسی دەبن. دیارە ئەوەڵین گزینە نیە قەتڵی ناموسی بۆ زۆر کەس. هەندێک کەس بە یەک شایعەی بێ ئەساسیش لەوانەیە، یەک شایعەی بێ ئەساسیش لەوانەیە کافی بێت بۆی خوشکی بکوژێ، ئامۆزای بکوژێ یا ژنێکە بکوژێ. بەڵام زۆر جار خانەوادەکان مجازاتی دیکە بەکاردەگرن، ئەز جوملە لێدان و پێدادان و حەبسی خانەگی و ئەو شتانە، یا بە زۆری ئەزدواج پێکردن و حتا تەبعیدکردن وانە کە هیچ کەم لەوانە چارەی نەبوو، دەست دەدەن بە قەتڵی ناموسی. بەڵام هەروەکی شارەشم پێکرد جاری وایە هیچ کەم لەو گزینانەی دیکە انتخاب ناکەن، بەڵکو شەدیدترین مجازات کەویش قەتڵی ناموسیە انتخاب دەکەن. مەسەڵەن تحقیقاتێک لە کوردستانی عێراق، لە کوردستانی عێراق یەکێک لەو مۆردانەی کە بەررسی کراوە، وەختێک برایەک تەلەفۆنێکی بۆ دێت، تەماسێکی تەلەفۆنی لەلایەن ڕەفیقەکەیەوە
ڕفیقەکەی دەڵێ لێرە لە پارکێک کە من خوشکەکەت دەبینم لە لای کوڕێک دانیشتوم فقط ئەو مکالمە تەلەفۆنی کافیە بۆی براکە بچێت لەوێ خوشکەکەی بە تفان کوژە. بنابراین دلایلی جۆرا و جۆری هەیە بەڵام دەگەڕێتەوە بۆ جێگا و ڕێگا و ئەرزشی ژن لە فەرەنگی ناموسیدا کە چۆن ئەرزشی بۆ داناندرێژن نەبەرین دلایلی زۆر محکەم لازم نییە حتا شایعەیەکی بە ئەساس توانێت کافی بێ بۆ قەتڵی ناموسی. دەبێت ئەوەش ئشارە پێ بکەم لازمە کە قەتڵی ناموسی فقط داوێنگیری ژنان نابێت لە خانوادەدا بەڵکو هەندێک جار هەم کچەکە دەکوژن هەم ئەو کەسەی ئەو پیاوەی کە ارتباطی عاشقانەی هەبووە ارتباطی جنسی هەبووە لەگەڵ کەسێکەویش لەوانێ ببێتە قوربانی قەتڵی ناموسی جاری وایە فقط پیاوەکە دەکوژێت تەواوی ئەو مواردانەمان هەبووە لە سوێد جاری وایە هەردووکیان کوشتون جاری وایە فقط پیاوەکە کوژراوە جاری وایە فقط بەڵام عادیترینی ئەوەیە کە معمولاً ئەو ئەندامی خانەوادەیە مەخسوساً کچێک خوشکێک ئەوە دەکوژێت دلیلێکی شێوەیە کە دانهەیە مەسەلەکە منجەر نەبێ بە ئەنتقام و بە تایبەتی کە خانەوادەی کوڕەکەش خانەوادەیەکی قودرەتمەند و سەر بە عەشیرەتێکی پانوبەرین و گەورە بن. بەڵێ هاوڕێفایق بۆ زۆربەی قەتڵە ناموسیەکان لە خانەوەدا ڕوو دەدا؟ لەبەرەوەی یەکێک لە وەزیفەکانی خانەوادە مەخسوساً پیاوەکانی خانەوادە ئەوەیە کە کچێکی باکرا وەی کە پێی دەڵێن بکارێت دیارە علمی نوێنی پزیشکی مەسەلەی بکارێت بە کولی ڕەت دەکاتەوە ئەوەی کە لە ذهنیەمان خستەوە لە جامعەی کوردەواری لە وڵاتانی خاوەرمیانە پێی دەڵێن پەردەی بکارێت لە ڕوانگەی علمی پزیشکی ئەوڕۆ ئەسڵ وجودی نیشتیەوە بەڵام بەرحاڵ ئەو مەسەلەی کە پێی دەڵێن بکارێت یەکێک لە وەزیفەکانی باب و برایە کە کچێکی باکرە تەحویل مێردەکەی بنداهێن بدەن و هەر شتێک کە مەسەلەی بکارێت بباتە ژێر پرسیارەوە ئەوەیە کە خوشکێت کچێکت قسەیکت بێ لەگەڵ کوڕێک رابطەیەکی عاشقانەی بوو بە یا ئەسڵەن شایعە بێ لەسەرەوە دەتوانێت منجەر بە مەسەلەی قەتڵی ناموسی بێ و خانەوادەکان مهمە خانەوادەیەک کە نەتوانێت دەوروبەر متقاعد کە کۆنتترۆلی هەیە بەسەر جنسیەت و بەسەر جسمی ژنانی خانەوادەدا وێچەی لەدەست دەدا حیسیەتی لەدەست دەدا لە جامعەدا دەوانێت خەڵک مەسخەرام بکەن پیاوەکان قامکی سەرزەنشیان بۆ لا درێژ بکەن سرتە و کورکە بکەن وەختێک کوڕان و پیاوانی ئەو نەماڵەیە لە جامعەدا زاهر دەبن لەوانەیە هیچ کچێک لەو خانەوادە نەخوازن یا کچیان کز نەدەن بە کوڕەکانی و خانەوادە چونکە خانەوادەیەکی بە ئابڕوو بە حیسیەت چایان لێ دەکەن یا جاری حتا خانەوادەیەک کە ئەقدامی نەکردووە دەوروبەر فشاریان ناوە کە کچەکان منجەر بێ ئابڕۆیی خانەوادەکە بۆ بەڵام هیچ ئەقدامێکیان نەکردو مەخسوسن نەتان خشونەتان بەزوانە منجەر بوون کە ژیانیان ئەوەندە پێت هەڵبووە لە بەر فشاری دەوروبەر کە مەجبور بوون شاریان بەجێ بەڵن گوندەکان بەجێ بەنەوە بەرینەوە مەسەلە زۆر ئەساسیە حیسیەتیە بۆ خانەوادە لە ئەو جامعەدا کە شەرەف و ناموس یەکێک لە بەرزترین ئەرزشەکانی جامعەیە ئەو کارە نەکەن خانەوادە بە خۆی لەبین دەچێت ئەسڵ. بەڵێ هاوڕێفایق ئێوە دەور و نەخشی خانەوادە لە ڕاگررتنی فەرهەنگی دەسەڵات چۆن دەبینن؟ ڕەبتی مستەقیمیانەیە ئەگەر بمێ مقایسەیەکی سادە بکەم لە ئێران بۆ نمونە کە قوانینی شریعەتی ئیسلام حاکمە لەوێ خانەوادەکان بە نەوعێک ئەحساسی ئارامش دەکەن وەختێک مەخسوسان کچەکانیان دەچن بۆ کوردستان کچەکانیان دەچن بۆ مەدرسە ببین کە لە مەدرسە کۆنتترۆل دەکرێن حجاب ئیجباریان سەردا دەدرێن لە ڕێگەی مەدرسە کۆنتترۆل دەکرێن لەلایەن پیاوانی خانەوادەوە لەلایەن ئاشنا و ڕۆشنا و دەر و جیران و ئەولاولا بنابراین هەماهەنگیە بینی ئەوەی کە ئێمە چەپەکان دەڵێن فەرهەنگی جامعە فەرهەنگی دەوڵەت و فەرهەنگی تەبەقەی حاکمە ئەوە بە ئاشکرایی دەبینین لە مەسەلەیەدا دیارە یەکدەست نییە نە جامعەی کوردەواری یەکدەستە خانەوادەی مدەرن هەیە لە جامعەی کوردەواری کە ئەرزشی دیکە پەیڕەو دەکا بەڵام بەشێکیش لە جامعە متاسفانە فەرهەنگی دەوڵەت و تەبەقەی حاکمە هەر لەبەرەوەش متاسفانە لە چەند ساڵی ئەخیردا
شاهدی موجێک لە قەتڵی ناموسی بووین لە کوردستانی ئێران. بەڵێ ئایا کولتور و کۆمەلگا دەوریان هەیە لە کەمبوونەوە یا خۆپەرسەندنی قەتڵی ناموسی؟ مسلمان دەوریان هەیە. ئەگەر بازم مثالێکی سادە لێ بدەم، کۆمەڵا وەکو ڕەوتێکی چەپ وەکو ڕەوتێکی لایەنگەری یەکسانی ژن و پیا و تاسیری زۆر کاریگەری بۆ قوڵی بوو لەسەر جامعی کوردەواری، لەسەر ڕۆشنگەری لەسەر مەسەلەی حقوقی یەکسانی ژنان لە مقایسە لەگەڵ پیاوانەدا. بەڵام لە چەند ساڵی ئەخیردا بە شێوەیەک ئینسان دەتوانێت بە لاوازبوونی نفوزی چەپ لە جامعی کوردەواری لە جەریاناتی سەلەفی، جەریاناتی ئەرتجاعی ئیسلامی نفوزیان پیدا کردووە و تاثیر دادنێن لەسەر ئەو مەسەلەیە پەرساندنی خشونەتی ناموسی. فەرهەنگ مسلمەن تاسیریە بە هەمان ئەندازە کە فەرهەنگی پێشڕەوە پێشکەوتن خواست ئینسان دۆستیا هومانیستی دەتوانێت ئەو مەسەلەیە لاوازکە کەمی بکاتەوە، بەمان ئەندازە فەرهەنگی دواکەوتوانش دەتوانێت لە ڕاگررتنی ئەو فەرهەنگدا کاریگەری هەبێت. بەبرین لە ئەو جامعانەدامە ململانەیەک دەبینین بینی ئەو دوو نەوع فەرهەنگانە. لە مختصی ئێرانیش نییە، لە تورکیا کە چەندین ساڵ دەوڵەتی نیمچە سکولارێکیانە بووە، هەمان مەسەلە شایدین کە ئەنواعی فەرهەنگە بۆ لەو جامعەدا کە لە کێشە و ململانەدا بوون. بەڵام پرسیارەکە لەو لە حازەشەوە مهمە کە ئەو کەسانەی کە دژی زەبر و زەنگی ناموسین، تند و تێژی ناموسین، لزومی نییە حتمما چەپ بن، حتا کابرا دەتوانێت لیبرال بێ، بەڵام ئەوەندە ئیجازە بە خۆی بدا کە داکۆکی لە مەسەلەی بەرابەری ژن و پیا بکە، دانیکەم بەرابەری حقوقی یا دژایەتی بکە لەگەڵ خشونەتی ناموسی. ئەوە کاری فەرهەنگی دەوێت، کاری فەرهەنگی بە معنای ئەوەیە کە لە مجسمە دروستکردنەوە بگرە، لە تاوڵە دروستکردنەوە بگرە، لە فیلم دروستکردن لەسەر مەسەلەی ناموسی، بە تایبەتی کە فیلم تاسیری زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر بینەندە، لە کتێبی دەرسیەوە بگرە تا داستان و ڕۆمان و شعر و ئەوانە، دەبێت بێجگە لە کاری ئاگاهگەرانەی سیاسی و اجتماعی لە زمینەی فەرهەنگیشدا ئینسان بچێتە شەڕی فەرهەنگی ناموسی، فەرهەنگی شەرەفواز. بەڵێ هاوڕێ فایق، زۆر سپاس. ئێمە لەم بەشەدا هاتینە کۆتایی بەشی یەکەمی ئەم بەرنامەیە. بەشی دووەمی بەرنامەکەمان بۆ هەفتەی داهاتوە. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا بەرنامەیەکی دیکە و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵەوە.